یەک شتی تر ئێستا بیرم کەوتەوە مادەم باسی خواردنمان کرد هەندێک کەسمانەیە کاتێک عیلاجێکی بۆ ئەنووسی دەرمانێکی بۆ ئەنووسی زۆر جارە بینیت ئەو حەبە لەگەڵ شەربەتێکی میوەیە ئەخواتەوە لەگەڵ شیرە ئەیخواتەوە لەگەڵ چاوقاوەیە ئەیخواتەوە لە بری ئەمە تا چەند هەڵێ یەکێ لەو گرفتانەی کە هەمانە لە چا لە قاوە لە بیپسی ئەم پێکاتان هەمیان کافاینتە کافاین لەبوونی کافاینە هەموو دەرمانێک زۆربەی دەمانەکە مژینی کەم ڕادەی مژینی لەناو گەدەی مرۆڤ بۆ ناو ڕێخۆڵەکانە کەمترە بێ بۆیە دائیمەن وا باشتریشە کە دەرمانێکە خوارد زۆر لە دەرمانەکان یەک سەعات یەک کاتژمێر دوای ئەوە چاکە بخۆی بیپسەکە خۆی یانی سروش تێمە هەمومان حەزمان لە چایە حەبێک لەگەڵ کوپێ قاوەیان مەخۆ هەنێک ئەسڵەن هەنێ دەرمان هەیە کاتێکە زۆری کەنی کەمی ئاسن لەناو لەشە و زیاتر لە ئافرەتانە زیاترم با زۆر چاخۆنەوە یشە لەو گرفتانەی کە بۆیان دروستەکە هۆکارەکەی چاو قاوە و هەرچێ و ئەو باینانەی کە کافاین زۆر باش هەندێک کەسیشمانەیە لەگەڵ شیرای خوات پێما بە شیر بەهۆیەوەی کە پێکاتەکەی زۆرینی پێکاتەکەی کالیسیۆمە ئەوترێت لەگەڵ هەندێک مادەی ناو دەرمانەکان کارلێکە و تووشی جۆرێک لە ژاراوی بوون دووبارە ئەمە مانگەڕێتەوە کە بێ ڕێنمایی پزیشێکی دەرمانساز خۆت لە هەنێک شتمەیە چونکە هەنێک دەرمانت هەیە پێویستە لەسەر گەدەیەکی خاڵی بخۆی هەنێک دەرمانت هەیە پێویستە دوای خواردنەکە بیخۆی هەنێک دەرمانت هەیە لەوانەیە پێویستت بە سەعاتە 2 سەعات لە دوای خواردنەکە هەموو ئەم ڕێنمایانە یعنی پێویستە پابندین هەنێک دەرمانت هەیە پێویستە لە شەو کاتی خەو بیخۆی خۆمەوانە کە دانراوە مەبەستی لێ هەیە مەبەستێک لێ هەیە زۆربەی مەبەستەکان علاقی بەوەیە کەم دەرمانە بۆی کە بە زووترین کات لەناو جسم تایش کات بە خێراترین کات زۆرترین سوودی بینی و کەمترین بڕی زەرری بێ و کەمترین بڕیشی لەناو بچێت.